ئەمڕۆستان وەکو ئەنجومەنی هەرێری کۆمەڵی ئیسلامی لەگەڵ کاندیدانی لیستی ژمارە 194 مامۆستا مەڕوان گەڵالی و کاک مامۆستا ناسح مەڵاسە فەتحوڵڵا بە یاوەری ئەنجومەنی هەریر تیمەکەمان پێکهات لە چەند برانی بە هاوکاری برانی خەلیفان و ئەنجومەنی سەرکردایەتی تیمەکەمان گەڕان دوکان بە دوکان لەلایەن خەڵکی هەریرەوە پێشوازیی گەرم و گەڕمان لێکرا و زۆر هاوکار بوون. ئەمڕۆ لە درێژەی هەڵمەتەکانی بانگەشەکردن بۆ لیستی 194 کۆمەڵی ئیسلامی هاوشانی برایانمان لە مەڵبەندی هەشتی سۆران و هەردوو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی هەریری کۆمەڵی ئیسلامی لەگەڵ برای بەڕێزم مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 هەستاین بە بەسەرکردنەوەی شارۆچکەی هەریر هەڵمەتی گەڕان بەناو شارۆچکەی هەریرمان دەست پێ کرد. سپاس بۆخوا هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بەدەمەوتونێکی باشیان هەبووە. ئێمە لێرەوە سپاسی هاوڵاتیانی شارۆچکەی هەریرەکەین، خوای گەورە سەلامەتیان بکە و هیوادارین دەنگ و متمانە بە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بەخش. ئاستی پێشوازیکردنی خەڵکی هەریر ئەلحەمدولیلا لە ئاستێکی بەرزدان و کۆمەڵی ئیسلامی وەکو بڵێ ئاشنان بە کۆمەڵی ئیسلامی و ئەو هەڵوێستە جوانانەی کە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو بوویەتی ئەرچی ئێمەی زۆر سوک کردووە، یعنی ئێمە ئەتوانم بڵێم ئەوان کە ئێمە سەلامیان لێ دەکەین ئەوان هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بەبیر ئێمە دێننەوە و مەسوپاسی ئەو وەفایان دەکەین و خوازیاریشم متمانە بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بوو.